سڵاو خۆشەویستان، وانەی 27ەمە و لە خزمەتتانە. ئەم وانەیە کۆتایی ئەم بەشەیە، ئەم پرۆگرامەیە. واتە ئەگەر تۆ ئەم 27 چیرۆکە بەباشی بزانی، ئەوە 750 وشەی زۆر گرنگی زمانی ئینگلیزی ئەزانیت. Mrs. Green, Mrs. بۆ ژنەبێ. Mrs. Green was 80. واتە تەمەنی چەند بوو؟ 80 ساڵ بوو. But she had a small car. بەڵام she had هەیبوو a small car. سارێکی بچوو. And she always و هەمیشە چیە کرد؟ Drove to the shops. لێ ئەخڕی بۆ دوکانەکان. واتە لێ ئەخڕی بۆ بازار. بۆ شتکڕین. In it واتە لەناو ئەو سیارەیە. لێ ئەخڕی ئۆڕۆشت on Saturday. ڕۆژانی شەمە. ڕۆژی شەمە باشە. And bought her food. bought ئەیکڕی her food خواردنەکەی. واتە هەموو شەمەیەگە چوو بە سیارەکەی خۆی بۆ سیارە بچکۆلەی خۆی شتی ئەکڕی واتەوە. She did not drive fast. She did not drive fast. خێرا لێی ناخڕی. Because she was old. لەبەرەوەی چی لەیات بوو؟ پیر بوو. But she drove well. بەڵام زۆر بەباشی لێخڕی. And never hit anything. هەرگیز لە هیچ شتێکی hit لێدان. هەرگیز لە هیچ شتێکی نایە. جارێکی خوێنەوە. Mrs. Green was 80. But she had a small car. And she always drove to the shops in it on Saturday and bought her food. She did not drive fast because she was old, but she drove well and never hit anything. Sometimes her grandchildren said, هەنێکات her grandchildren. واتە نەوەکانی grandchildren بە کچە زاو کوڕەزا ئەوترێ grandchildren. باشە. نەوەکانی said to her پێیانەوت please تکایە don't drive your car. سیارەکەت لێ مەخڕە. grandmother واتە دایە گەورە. تکایە دایە گەورە سیارەکەت لێ مەخڕە. We can take you to the shops. ئێمە ئەتوانین تۆ بەرین بۆ دوکانەکان بۆ بازار. But she always said بەڵام ئەو هەمیشە ئەیوت no, I like driving. من خۆم حەزم لە لێخوڕینە. I've driven for 50 years. 50 ساڵە لێ ئەخڕم. ئەها شتێک بڵێ هەتا ئێستاکە خەریک بم بە ڕستەی تەواوی لێ. بەڵێ چی؟ I have driven لێم خوڕیوە. I've driven لێم خوڕیوە. یعنی تا ئێستا وام کردووە. I've driven for 50 years. بۆ 50 ساڵە لێم خوڕیوە. And I'm not going to stop now. و ئێستاکە ناوەستم. واتە ئێستا واز نایەنێت. بەنیازنی واز بێن. Last Saturday شەمەی ڕابردوو she stopped وەستا. her car سیارەکەی وەستاند at some traffic lights لە هەنێ traffic light لە traffic lightێکە وەستاندی because they were red لەبەری traffic lightەکان چی بوون؟ سوور بوون. and then it did not start again و ئیتر جارێکی تر دەستی پێ نەکردەوە. ئەم ستارتە بۆ داگرسانی سیارە و ئەمانە بێت بۆ نمونە سیارە بڵی داگرسێنەوە ئەتوانی بڵی start your car سیارەکەت داگرسێن. ئەڵێ تر سیارەکەی دانەگرساندەوە سیارەکەی نەخستەوە ڕێ. The lights were green. لایتەکان هی ترافیک لایتەکە چیان لێ هات؟ سەوز بوون. Then yellow دوایی بوون بە زەرد. Then red دوایی دیسان سوور بوونەوە. Then green جارێکی کە بوونەوە بە سەوز. Again دووبارە. But her car did not start. بەڵام سیارەکەی ئەوە نەڕۆشت نەجوڵا لە شوێن. What am I going to do now? ئێستا منە بێت چی بکەم؟ She said. خۆی ئەیوت. What am I going to do now? ئێستا منە بێت چی بکەم؟ But then a policeman پاشان پیاوێکی پۆلیس came هات and said to her kindly زۆر بە سۆزەوە بە زەییەوە وتی پێی Good morning بەیانیت باش. Don't you like any of our colors today? ئەڵێ چی ئەڵێ ئەمڕۆ حەزت لە هیچ یەکێک لە ڕەنگەکان نییە؟ Don't you like
any of our colors today. ئەڵێ ئەمڕۆ حەزی لە هیچێکی لە ڕەنگەکانمان نییە. کوردیەکەی بڵێ. هیت واتە پیاکێشان لێدان. grandchildren children واتە مناڵ. grandchildren یعنی کچەزا و کوڕەزا. نەوە. drive لێخوڕین. kindly بە میهرەبانی. colors ڕەنگەکان. ئەگەر ئەو یۆشی تیانە بوو هەر ڕاستە ئەم سپێڵەی کە ئەیبینی یویتیایە ئەوە بەریتانیا ئەمریکەکە ئەو یۆیتیانی colors. She always drove to the shops. واتە چی؟ She ئەو always هەمیشە drove لێ ئەخوڕی to the shops. بۆ دوکانەکان ئەنی هەمیشە لێ ئەخوڕی بۆ بازاڕ. drive fast. لێخوڕین بە خێرایی. drive fast ئەگەم بە تۆ بڵم drive fast واتە لێخوڕە بە خێرایی. I've driven for 50 years. يعني چی؟ من لێم خوڕیوە بۆ ماوەی 50 ساڵ. What am I gonna do now? What am I going to do now? من ئێستا ئیتر ئەبێ چی بکەم؟ A policeman came. پۆلیسێک هات. ئێستا ئینگلیزیەکەی بڵێ پیاکێشان لێدان. hit بڵێ نەوە کچەزا و کوڕەزا. grandchildren بڵێ لێخوڕین یا لێ بخوڕە. drive واتە لێخوڕە. بە میهرەبانی بە دڵنەرمی بە سۆزەوە. kindly ڕەنگەکان colors بڵێ ئەو ژنە ئەو کچە هەمیشە لێ ئەخوڕی بۆ دوکانەکان. هەمیشە ئەچوو بۆ بازاڕ بە سەیارە. هەمیشە لێ ئەخوڕی بۆ دوکانەکان. She always drove to the shops. drive fast واتە لێخوڕین بە خێرایی. drive fast بڵێ من باشە لێم خوڕیوە بۆ ماوەی 50 ساڵ. من بۆ ماوەی 50 ساڵ لێم خوڕیوە. I've driven for 50 years. بڵێ من ئەبێ چی بکەم ئێستا؟ What am I going to do now? What am I going to do now? What am I gonna do now? What am I going to do now? بڵێ پیاوێکی پۆلیس هات. A policeman came. پیاوێکی پۆلیس هات. A policeman came. گەشتینە کۆتایی ئەم پرۆگرامە کە پێکهاتبوو لە 27 کورتە یان چیرۆکی بچووک. 750 وشەی تایە. هەوڵ بە زۆر دووبارەیان بکەرەوە بێخەم بەلەوە. ئەمە سەرەتای و بنچینەیەکی زۆر باشە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی. بەردەوام بن لەگەڵمان.